ئەمڕۆ ڕۆژی گردبوونەوەکان بوو لە گەرمیان و هەولێر شۆفێران بە بابەتی جیاواز گردبوونەوەیان ئەنجامدا. لە کەرکووچیش سەرپەرشتیارانی پەروەردەیی داوای مافیان ئەکەن و ئەوانیش گردبوونەوە. بەفرەکەی ئەمجارەش سەرمایەکی زۆری لەگەڵا ئامۆژگاری و ئاگاداری هاوڵاتیان کراوەتەوە کە هەندێک شوێن ئەگەر پێویست نەبێ مەچون بەلایەوە. سڵاوتان لێبێت. لە کەلار عادەتێکی خراپ لە لای هەندێک شۆفێران پەیدا بوواستنە بەردەمی ئەو گەراجەی کە هاوڵاتیان بۆ کفری و سلێمانی و بەغدا و شارەکانی دیکە ئەگواستنەوە، ئەوان بە بێمنەتی نەفەربار ئەکەن و هیچ حسابێکیش بۆ شۆفێرە خاوەن مۆڵەتەکانی ناو گەراجەکە ناکەن. ئەمە وای کرد ئەمڕۆ شۆفێرانی ناو ئەم گەراجە گرد ببنەوە و شەقامی سەرەکی بەردەم گەراجەکەشیان بگرن. پەیامنێری 964 لە گەرمیان سوەلای شۆفێرەکان دیار بوو زۆر گلەیی و ڕەخنەیان لەو شۆفێرانە هەبوو کە بوونەتە هۆی کەمبوونەوەی کار و کەسابەتەکانیان. بەڵام داواکاری سەرەکیان ئەوە بوو کە چاودێریان بۆ دابدرێت بۆ ئەوەی شۆفێرەکانی دەرەوەی گەراج هێندە بە بێمنەتی لەسەر ئەو کارەیان بەردەوام نەبن. 964 ئەو داواکاریەی شۆفێرە مافخوراوەکانی کەلاری گەیاندا لای ئیدریس مستەفا بەڕێوەبەری گواستنەوە و گەیاندنی گەرمیان، ئەویش بێ 3 و 2 بەڵێنیدا کێشەی شۆفێرانی هێڵەکانی دەرەوەی کەلار چارەسەر بکەن. وتیشی لەمڕۆوە لە بازگەکان چاودێردا ئەنێن هەر ئۆتۆمبیلێکی بێهێڵ نەفەر بگوازێتەوە ئەوە بە 1,500,000 دینار سزا دەدرێن. ئەمەش بڕیاری حکومەتی هەرێمی کوردستانە و جێبەجێیەکەن. هەمان کێشەی شۆفێرانی کەلار لە هەولێریش هەیە، بەڵام بە زۆرێکی دیکەیە. 24 پاسی هێڵی جمکە و بنبێرز ناوی دوو شوێنە کێشەی تێکەڵبوونی هێڵەکانیان لەگەڵ هێڵی دیکەی گواستنەوەی ناوشاری هەولێر هەیە. ئەمڕۆ ئەوانیش لە بەردەم بینای پارێزگای هەولێر گردبوونەوە و داوای چارەسەرکردنی کێشەکەیان کرد. سەنگەر عەبدوڵڵا شۆفێری پاسە و بە 964 ورد پاسی کانی قرژاڵە نەفەری ئێمە بار ئەکەن و پێشتر هیچ کێشەیەکیان نەبووە و خەتێکی باش بووە. بەڵام ئێستا لە دوای دانانی هێڵی کانی قرژاڵە ئەڵێ بازارمان نەماوە. باسی لەوەش کرد کەسانەیەک لە ناو سندیکا و بایعشاری خەتی نوێیان هێناوە و دەیانەوێت بەهۆی ئەوانەوە نرخی خەتەکانیان گران بکەن و دواتریش بیفرۆشنەوە. پەیامنێری 964 کێشەی ئەم خاوەن پاسانەی گەیاندە لای دیلان ڕەشاد وتەبێژی وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێم بەڵێنیدا بە دوواداچوون بکەن، چونکەوتی تاکو ئێستا لەبووری کێشەیەکی لەو جۆرە ئاگادار نەکراوینەتەوە. ماوەی 11 ساڵە سەرپەرشتیارانی پەروەردەی کەرکووک کرێی هاتوچۆکردنیان پێنەدراوە. هاتوچۆکردنەکانیان بۆ قوتابخانەکانی ناوسەنتەری شار و دەرەوێ دەڵێن لە ماوەیەم چەند ساڵەدا 1 دیناریان پێنەداوین و ئەوەی کردومانە لە گیرفانی خۆمان کردومانە. ئەمڕۆ ئەم سەرپەرشتیارانە کە ژمارەیان زیاتر لە 300 کەسە چوونە بەردەم بینای پەروەردەی کەرکووک و داوای وەرگرتنی ئەوە مافەیان کرد. عەبدوڵڵا جومعە سەرپەرشتیارێکە بە 964 ورد هاتوین داوای مافی خۆمان بکەین، چونکە ئەڵێت وەزارەتی دارایی عێراق زیاتر لە 1,300 ملیۆن دیناری پارە ناردووە، کەچی پەروەردەی کەرکووک بە بیانووی جیاواز بۆمان خەرج ناکات. لارایەکی دیکەش زەینەب عیزەدین کە ئەویش یەکێک لە سەرپەرشتیارانی پەروەردەی کەرکووکە دەڵێت لە ساڵی 2014ەوە 1 دینار کرێی سەردانەکانمان وەرنەگرتووە. وتیشی سەردانی بەڕێوەبەری گشتی پەروەردەشمان کردووە مەبەستی پەروەردەی کەرکووکە، بەڵام دەڵێ وتوویەتی تەنیا ئەتوانین 1 ساڵتان بۆ خەرج بکەین. بەفربارین لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان دەستی پێکردەوە، بەڵام بەفرەکەی ئەم جارە سەرمایەکی سەختیشی لەگەڵ خۆی داهێناوە. لە شاخەکانی سلێمانی هەرچەندە بەفرەکەی کەمە، بەڵام ڕێگاکانی ئەزمەڕ و گۆیژەی مەترسیدار کردووە، بۆیە داوا لە هاوڵاتیان کراوە نەچنە ئەم شوێنانە. پەیامنێری 964 لە چیای هەروتەیە و دیمەنەکانیش دیارن ئۆتۆمبیل بە زەحمەت سەردەکەوێت. لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش لە زۆربەی شوێنەکان بەفرباریوە و بەردەوامیشە. خوسرەت سادق بەڕێوەبەری پاراستن و چاکردنی ڕێگاوبانی سۆران بە 964 ڕاگەیان بەفرێکی زۆر باریوە، هەرچەندە تیمەکانیان خەریکی پاکردنەوەن، بەڵام دەڵێت هەموو ئۆتۆمبیلێکی ئەوە نییە خۆی لە ڕێگای چۆمان بۆ حاجیۆمەران بدات ئەگەر ئۆتۆمبیلەکانیان دەبل ئەکسل یاخود زنجیریان نەبەست بێت.
بەڵام بەفرەکەی ئەمڕۆی حاجیۆمەران گاڵتەی پێناکرێت. سەیدی ئاکام غەفور پەیامنێرە گەنج و قۆزەکەی 1964 بکەن چۆن بەفر ڕنگ و ڕوخساری گۆڕیوە و بە شێوەیەک سەر و ڕیشی داپۆشیوە هەر لە پیاوێکی بەتەمەن ئەچێت. بەڵام ئەویش پێتان ئەڵێت گونجاونیە لە ئێستادا سەردانی ناحیەی حاجیۆمەران بکەن چونکە دەڵێت ئاستەنجی هاتوچۆی زۆر لەسەر ڕێگاکەی دروست بووە. زۆر جاران هەواڵی ئەوە ئەبیستین کە تەقینەوەی غازی ماڵان لە ناو ماڵێک یان باڵێن لە شوێنێک ڕووی داوە. ئەمەش بێگومان ڕووداوێکی مەترسیدارە. هەر ئەمڕۆ حاڵەتێکی وا لە سلێمانی هەبوو لە گەڕەکی شێمحێدین بەبێ ئەوەی هۆکارەکەی بزاندرێت غازێک تەقیب بووە ژنێک لە ناو ئەو ماڵە بووە دیارە بە سەختی بریندار بووە. ئەمە بێ باسی ئەوە بکەم کە تاکو ئێستا کارگەیەک بۆ خاوێنکردنەوە و چاکردنەوەی بوتڵی غاز نییە. بەڵام لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەرنمەیەکیان هەیە دەیانەوێ یەکەم کارگەی خاوێنکردنەوەی بوتڵی غاز یاخود چاکردنەوە لەو ئیدارەیە دابنین کە ئەبێتە یەکەم کارگە چونکە لە شارەکانی هەرێمی کوردستان تاکو ئێستا ئەو کارگەیە نییە. لەگەڵ بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی ئیدارەی سۆران قسەمان کرد وتی ڕێکارەکانی دەستپێکردنی ئەم کارگەیە چۆتە پێشەوە. ئێستا لە قۆناغی دابینکردنی زەویمان تێپەڕاندووە ئیتر ماوەیەکی کەمی ماوە بۆ ئەوەی دەست بە دروستکردنی کارگەکە بکەین. باسیشی لەوە کرد کە پێویستە ساڵانە لەو کارگەیە هەرچی بوتڵی غازی ئیدارەی سەربەخۆی سۆرانە لەو کارگەیە پاک بکرێتەوە بۆ ئەوەی دڵنیابن لە سەلامەتی ئینجا پڕ لە غاز بکرێت و بنێردرێتەوە ماڵەکان. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش.